سڵاوتان لێبێ خۆشەویستان لە کۆڤید-19 ئەم شەو وەڵامی ئەو پرسیارێک لە چەند خولەکێک دەدەینەوە بزانین هەتا ئێستا مقۆ و دەنگ و باس لەسەر ئەوەیە کە خەڵک جیاوازیەکە لە بینی ڤاکسینەکانە. خەڵک دەڵێ ئەم ڤاکسینیان باشە، ئەم ڤاکسینیان خراپە، ئەم کوتانە وای لە من کرد، ئەو کوتانیان وای لە من کرد. ئێمە دەمانوێت بە چەند خولەکێکی کەم لەگەڵ پرۆفیسۆر لە زاخۆوە لەگەڵ جەنابی پرۆفیسۆر هیشام ئەو پرسیارانە وەڵام بینەوە. بەڵام سەرەتا سەرنجتان بۆ ئەو ڕائکێشم کە بۆ ئەوەی بابەتەکەمان زیاتر قسە هەڵبگرێ، بۆ ئەوەی کە ئێوەش زیاتر بتوانن زانیاریەکان بە وردو دروستی وەربگرن، با پێکەوە وەرن سیر بکەین بزانین لە جیهاندا تا ئێستا چەند وڵات ڤاکسینی بەکارهێناوە، یان ژماری ئەو کەسانی کە لەو وڵاتانەیان کە بە حساب لەبەرەی پێشەوەن و ژمارەیەکی زۆر خەڵکیان هەیە کە کوتراون، با بزانین ئەوانە چۆن جیاوازی دەکرێت. ئێمە بە دوو شێوە جیاوازیەکەمان بۆ ئێوە هەڵبژاردووە. شێوەیەکیانەوە بۆ نمونە بڵین ئەم وڵاتە ئەوەندە کەسە ڤاکسینی وەرگرتووە، شێوازێکی تر دێین ئەوەندە کەسێک کە ڤاکسینی وەرگرتووە بەراورد یەکەین لەگەڵ ژماری دانیشتوانی. بۆ نمونە ئێستا گەر تەماشا بکەین زۆرترین ڕێژەی وەرگرتنی ژەمە ڤاکسین، ئەمە علاقەمان بۆ نیە وڵاتە چەند خەڵکی تێدا دەژی، ژماری دانیشتوانی چەندە، ئەمە ئێستا پێمان دەڵێ ئەم وڵاتانە هەر یەکە و بە بڕی ئەم ژمارانە ڤاکسینی وەرگرتووە. بۆ زانیاری ئێوەش کە لێرە ئەم زانی ئەم ڕقەمانە نووسراوە، معنای ئەوە نییە هەموو ئەو کەسانە دوو ژەمیان وەرگرتووە یان هەردوو ژەمەکەیان بە تەواوەتی وەرگرتووە، نەخێر. لە زۆربەی وڵاتان لەسەر ئەوە کۆکن کە ئەگەر هاتوو کەسەکان بەلایانی کەمەوە ژەمی یەکەمی وەربگرن بە ڕێژەیەکی وە بەرگری سیستمی بەرگریان ئاکتیف دەبێ، خۆی حازرەکە بۆ ژەمی دووەم. لەو بینەشا دەرکەوتووە جۆرێک لە خۆپارێزی هەیە، جۆرێک لە کەمبوونەوەی نیشانەکان هەیە، تەنانەت دەگەر هاتوو کەسەکە توش بێ. ئەمە قسەیەکە کە بەشێک لەو کەسانەی بە چاودێری ئەو کەسانیان کردووە، یان ئەو زانایانیان ئەو پسپۆڕانە یان ئەو بڵین ئینستیتیوتانە تەماشایان کردو کەسانی کە ڤاکسینەکان وەرگرتووە کاتێکیش ئەگەر ژەمی یەکەمیشیان وەرگرتوێ لەو بینەیە تووشی ڤایرەسەکەش بووبێتن، زۆربەی زۆریان نیشانەکان کەم بۆ بە ماوەیەکی کەمتر توانیویانە لە ڤایرەسەکە نەجاتیان بێ. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە نمونە وەرەگرین، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو وڵاتەیە کە زۆرترین ڕێژە خەڵک یان زۆرترین ژمارەی ژەمی ڤاکسینی داوە. ئەگەر تەماشا بکەین 225 میلیۆن پوینت 64 ژەمی ڤاکسین لە ئەمریکا دراوە. تەمان ئەمریکا خۆی ژماری دانیشتوانی نزیک دەبێتەوە لە 380 بۆ 400 میلیۆنی لەو بینە 380 شتێک میلیۆنە لەو ژمارەیە کە بڵین 225.6 میلیۆن یعنی 225 میلیۆن و 640 هزار ژەمە ڤاکسینی داوە. ئەگەر هاتوو بڵێ لەوانەیە ئەمە دروست بێ بڵین دابەشی دوی بکەین ئەوەندە کەسەیە، ئەمە هەتاکەی هەتا 24 هەتا 24 مانجی ئەیپڕڵ واتە دوو ڕۆژ لەمەوە پێش. ئەگەر هاتوو ئێمە بەو شێوازە بیر بکەین و لەوانەیە بڵین نیوەی ئەوە کۆمپلیت بۆ، بەڵام بە هەمان شێوەکو خۆشتان نەزانن بەشێک لە ڤاکسینەکان وکە ئەسترازێنیکا ماوەی بینی ژەمی یەکەم و ژەمی دووەم تا ڕادێکی زۆر توانێت درێژ بکرێتەوە، بۆیە احتیمالی هەیە لێرەش لە ئەمریکا ئەو ژمارەی هەموو ئەو کەسانە نەبن کە دوو ژەمەکانە گرتووە، بەڵام ئەگەر تەماشا بکەین ژمارەیەکی زۆر 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 بەرزە کە تەنها لەو وڵاتە 225 میلیۆن و 64 هزار 640 هزار ژەم ڤاکسین درراوە. چین بە ئەوەی دووەم دێت 220 میلیۆن 310 هزار و ینی ئەو ئەم داتایانە هەمووی هەتا وەکو ئاماژەم پێکرێت تا 24 مانگ. هیندستان کە ئەمیش وڵاتێکی ملیاری ئەوەکو چین تقریبان 138 میلیۆن جورعی بەکارهێنەوە. یعنی دوایە ئەگەر هاتوو ئێمە بین ئەمانە مقارنەکەین بە ژماری دانیشتوان، بەریتانیا سەرنجمان ڕادێکێشێت، چونکە بەریتانیا وڵاتێکە نزیکەی 85 میلیۆن کەسە یان زیاتر 45.58 ژەمە ڤاکسینیەوە کە زۆربەی زۆری لە جۆری ئەسترازێنیکەیە، لە جۆری ئەو جۆری کە مەسەلەن ئەو جەمان لێبوو لە هەفتەکانی پێشوو کە هێواش ئەم دەنگ و باسەش بەرەبەرەکەم بۆ کە بێتە خوێنمەین کە لەگەڵ دکتۆری شامە تۆزێکی تر باسیەکەین. یانی ئەگەر تەماشاکەین وڵاتێکی بەریتانیا وەکو بەریتانیا نزیک بۆتەوە لەوەی لە 140 دانیشتوانەکەی کە ئێستا ڕێژەکەی ترتان لە گرافیکەکەی تر بۆ پیشانەیە. فەرەنسا 19.2 میلیۆن، تورکیا 21.7 میلیۆن، ئەڵمانیا 24.8 میلیۆن، بەرازیل 37.7 میلیۆن. بەرازیلێکێکە لە وڵاتانی کە زۆرترین قوربانی داوە بە کۆڕۆنا. دەتوانین بڵین هەموو ژێرخانە ئابووری کۆمەڵایەتی تەندروستیەکانی بەرازیل بەدەست کۆڕۆناوە پەرتەوازە بوون. بەرازیل زۆرترین ڕێژەی قوربانی بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ داوە. ئەمانە بە پێی ژمارەی ژەمەکان
تەماشا دەکەین لە هەندێک وڵات ژمارەکان بەرزە لە هەندێک وڵات ینی مامناوەندە بەڵام وڵاتی تریشمان هەیە کە زۆر خراپ ئێستا باسی یەکەم بەڵام ئەگەر هاتوو بین ئێمە ڕێژەی دانیشتوان وەرگین بۆ نمونە ئەگەر بڵین ئەم وڵاتە 10 ملیۆن کەسە لێرە پێت دەڵێ ئەگەر بە ژەمێکیش بێ 162.1 هەموو ئەو خەڵکانی لە ئیسرائیل دەژین کوتراون بە ڤاکسینی دژە کۆڕۆنا یعنی ئەمە لە ڕووی ژمارەی دانیشتوان و ژمارەی ئەو ژەمە ڤاکسینانی داوە ئیسرائیل یەکەمە یعنی کەواتە ئەگەر ئێمە تەسەوڕکەین ڕۆژێک لە ڕۆژان بەرگری بە کۆمەڵ لە وڵاتێک دروست بێ ئەبێت چاومان لەسەر ئەم وڵاتە بێ چونکە نزیکەی 62% زیاتری خەڵکەکەی بەلایانی کە مۆژەمێکی وەرگرتووە وەکو ئامازم پێکرد بەریتانیا نزیکە بێتەوە لە 150 دانیشتوانی کە ئەوە دووەم وڵاتە چونکە ڕاستە ئەوە ژەم ڤاکسینی داوە بەڵام خۆی چەندە خۆی تقریبان 90 ملیۆنە ینی تەمەشاکە 49.4 لە سەدی خەڵکی بەریتانیا ژەمە ڤاکسینێکیان بەلانی کەمەوە وەرگرتووە شیلی سێم وڵاتەکە لە نزیکەی 142 دانیشتوانی ڤاکسینیان وەرگرتووە ئەنجا ئەمریکا دێ ئەگەر ژمارەکەتان ببینێتەوە 225 ملیۆن جورعە ئەمریکا تازە بە تازە گەیشتۆتە 141 ئەگە مقارنێکین بە ئیسرائیل بەڵام ئەمانە هەمووی وڵاتی زۆر لە پێشن کە ئەمانە پێمانەڵێ وەکو ئەوی کە لە تازەترین لێدوانی بیل گەیتس شاهاتووە کە ئەڵێ تەسەور دەکرێ لە هەندێک وڵات وەکو ئەوەی چونکە ئەو خۆی یەکێک بولەوانە ئەوی زوو کۆنتترۆل دەکرێت بەڵام ئێستا پەشیمان بۆ تۆ لە قسەکەی ئەڵێ نەخێر لەبەرەوەی ئەمریکا و بەریتانیا ژمارەیەکی زۆر ڤاکسین تەوزیعەکەن بەسەر هاوڵاتیەکانە ئەوان لە 2021 تقریبان کۆنتترۆلێکن بەڵام بە شێوەیەکی گشتی لە بۆ هەموو جیهان ئەکەوینە کۆتایی 2022 ئەمە هیندستان 180 وەریگرتووە بەرازیل 112 فەرەنسا 115 لە بۆ 16 ئەڵمانیا 122 بەحرین کە نزیکترین وڵاتە لە ئەو وڵاتانەیە یان بڵین کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تەمەشا بکەین ڕێژەیەکی باشی بڕیوە وڵاتێکە کە لە چاو ئەگەر مەسە وڵاتە عەرەبیەکان و دراوسیەکانمانە تەمەشایانکەین 138.3 ئەمە ئاسان نییە بەدەستیان هێناوە ئەگەر ئەم بەحرینە مقارنە بکەین بۆ ئێستا سەرنجتان بۆ ژمارەی بەحرین باڕاکێشین 138.3 تۆ بڵێ 138 کەسەکانی دانیشتوانی بەحرین ڤاکسینیان وەرگرتووە ئەگەر بەراوردی بکەین بە عێراق ئەوە هیچ لە ڕووی ئاستی نێودەوڵەتی چەندین جار سڕی ڤاکسینەکەی دراوە بە وڵاتێکی ترویەڵە هەتا بۆ ئەمیان هێناوەتەوە و کێشی بۆ دروست بووە بەڵام بە شێوەیەکی گشتی لە ناو خۆشیە کێشەی هەبوو لەسەر ئەوەی کە وتی و هێنان و بردن و یان سیستەمی دابشکردنەکەی ئەوەندە شێوازێکی ناڕێکە بە شێوەیەکی گشتی لە عێراق باز دەکەم وای لێ کردووە کە ئێستا داتاکان پێمان بڵێ کەمتر لە 0.75 دانیشتوانی عێراق تقریبا خۆی نزیکەی لە 40 ملیۆن دانیشتوان دەداتەوە 0.75 جوانی لە بیرکاری زیرەکەن ئێستا لەگەر قسەی من ئەتوانن یەکسەر دەریبێنن تا ئێستا کە لە هەزاران کەس زیاتر تێ نەپەڕیوە لەو ژمارە ینی نەگەیشتۆتە 100 ینی ئەگەر 100 بێ ینی دەکات نزیکەی 700,000 کەس 700,000 کەسیش هێشتا لە عێراق وەری نەگرتووە ینی 0.75 لە سەدا بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەمە بۆیە ئەمە ژمارەکان ئەوەمان پێ ئەڵێ با ئێستا لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر هیشام بایازید کە ڕاستەوە خۆ لە زاخۆ لەگەڵمانەیە دکتۆر جان ئێوارە باش زۆر سواس دەکەین کە بەشداری لەگەڵمان کە بتوانین لە ماوەیەکی کورتا وەڵامی چەند پرسیارێکی گرنگ بدەینەوە بەڕای تۆ لەگەڵ ئەم ژمارانی کە ئێستا باسمان کرد لە ڕووی پێدانی ژەمەکانی ڤاکسینەوە ئەم ڤایرەسە کەی یان ئەم ڤاکسینە کەی دەتوانێت ئەم ڤاکسینانە کەی دەتوانێت ڤایرەسەکە کۆنتترۆل بکات لە جیهاندا بەێ زۆر سوپاس جەنابی دکتۆر ڕاستی ئێستا ئامانجی جیهان لە پێش کۆ ئەو دەولەتی جەنابێتە گوتی کە چەند ڕێژە ڤاکسینێ وەرگرتینە ئەتبینم نوکە پرۆسسا ڤاکسین وەرگرتنێ سەر ئاستێ جیهانی هەمیە gelek hêwaş hêwaş e. Fe êsta nûke mebestî hindek dewleta bi taybet wekî Iraqê mebest ew e ka em kengê dê gehîne ku bergiriya kûmel ew e heftê heta
هشت صده خلق بین واکسین دان اف ما بسته اف آمانجا گلک دیره الگلوه پروسس هواش یا هاتنا واکسینا و واکسین دانه و اف آلوزت الگل هندک جورت واکسینا هاتینا دان نوکه ما بسته خلقی اول گلک دولتا نکو بگهتا برگیریا کومل ما بسته وانا شوارگرتنا واکسینه وکی ام بانگلیزی بجنه دیکاپلینگ کو اهمیت ورگرتنا واکسین النوکا القلب بلاف بينا خيرايه في فيروسي بتايبت العراق القلق دولتا كو دوما بست السركيات هين ما بست سركية ايكي اوا كو خلق نچند بنشاف ديريا چرفا وتوجي فيروسي بهيس نبن ومرن نبتن نوكا افا ما بست قلق دولتنا القلب كم بينا بلاف بينا وچكرنا واكسينا و في ريجا كو كيم تقحتا قالك هندك دولته باشە دکتۆر جان ئێستا ئێمە سەرڕای ئەوەی کە پرۆسەکە خۆی هێواشە و گلەیەکی زۆر لەو کۆمپانی کۆڤاکس هەیە و گلەیەکی زۆر لەوە هەیەڵەن دووبارە یعنی ئەوانەی کە قووەتیان هەبووکو ئەمریکا و بەریتانیا کۆنتترۆلیان کردو و خەڵکەکی خۆیان هەمووی دەکوتن وڵاتێکی دەوڵەمەند ئیلا ئاخیری ئەو قسانە کە دەکرێت بەس ئەی مقۆی جیاوازی نێوان ڤاکسینەکان من حەزم لێر لە ڕێی کەسێکی وەکو جەنابەت کە پرۆفیسۆری و کە بڕوانامەی بەرزت هەیە لە بواری بەرگری لەش یعنی ئێستا بە کۆتاییەکەی ینی لە خوڵاسەکەی بڵین کام ڤاکسینە لەوەی تریان باشتریان خەڵک لە وڵاتی ئێمە پێویستەکە بەوەی کە مەسەلەن ئەو جیاوازیە بکات لە ناو ڤاکسینەکان قسەی تۆ چییە لەسەر ئەوە؟ جنابي دكتور بو بنارانت عزيز ما بستي اف فاكسينا ما بست اوا كو ديجي همان فيروسي كورونايا افيك وهر وسطا ما بستي اف همو جورد فاكسينايا كو تشيكرنا برجيريا ديجي في فيروسي بتايبات تشيكرنا او ام بجني انتي سبايك انتي بوديز كو نهلت اف فيروسا بخيرائي داخلي لشد بشري ببن وفي نخوشيا كوجاك بلاوه بكتن بس اگر ام بين صحكيني حتى نوكا تکنولوژیا چکرنا و ویروسه 4 جور تکنولوژیا نه و ایک جوان تکنولوژیا اوا یا اف شاشیه چکریت ناف خلقه ده اولا تکنولوژیا یا وایزر و مدرنا اف تکنولوژیا نیه اوا مت بجنه مسنجر آر ان ای حتی نوکا اف دوزید واکسین آیت چکرین و خلقه ورگرتین چه وصفه شاشین سرچینه بیاج بر هندی امت بینین که گلک خلق قصدا في جوريد فاكسينت كان وخلهيفيت جرين دابت ورقرتن تكنولوجيا دوي يا فاكسين بهاتي تشيكرين او تكنولوجيا بريبي وحتى نوكا بكار ايناي او جي اوامد بجني فايرال فيكتور وكي فاكسينا استرازينيكا فاكسينا جونسون ان جونسون وفاكسينا سبوتينج في الفيدر كي شاشيه هاتي كرنيو دينوكا لي زفر مافا تكنولوجيا سي او تكنولوجيا صيني بكار ايناي بچکرنا واکسینا سینوفارم و سینوواک او جی بکار اینانا تکنولوژیا که او جی کفنه بس پارچت ویروسی تاتی تعامل کرنی پریکا کیمیاوی که ویروس یمری بس پارچت ویروسی تاتی بکار اینانه تعامل الگل کرین بو برگیری پیز بکد و تکنولوژیا چاره او واکسینا نوو واکس او امریکی بکار اینای او جی چکریش دو تکنولوژیا نانو بارتيكلز يا مودرنا وفايزر الجل تكنولوجيا يا سينوفارم كو دي ان اي فيروسي يكريات نوفي نانو تكنولوجيا دا افشاشيا نو كاتشيبي الجل فاكسينو تكنولوجيا دوية او فيروس فاكتور بكار ايناي اف خوينين تاني دكتور يعني استا مثلا كيشكيان ولي كردوها يعني هموي روب كان فايزر يعني بخوي أو دنيا وابرة وجرمي دروا وأوش فاكسينيا كجورتين شيء لقل بلاي جرمي هي يعني استم لوجيكا مثلا إما همو دانيشتوان تاوري فايزر بكين يعني استم من برسيارك براستي أويا يعني هيج شيء هي لويك مثلا تو برجرية كدسك يعني أوكو كردواري خمان الله تو كالك خوري يعني بيستان رني بله جنابي دكتوري كو تكنولوجيا مودرنا وفايزر تكنولوجيا كنية وهف شرخانية بل أفي تكنولوجيا لوجستيكا بلافونا في فاكسينة
بشوكي كم بن ريجاكا یا تضغطی ها گلک که ماینس هفته آن ماینس بیسته گلک بزور زحمته و جبلی هنگی که پاره توی پاره که گرانه اکسپنسیوه و هر وصا اف تکنولوژیا چکرنا وی واکسینه تیرا وی جهان ناکد تیرا 7-8 میلیارد کسا الجهان حمیه ناکد اف تکنولوژیا نشت بلز وان میلیون آن میلیارد جرعه واکسینه چکتن لورا چاوی دنیای حمیه سر واکسینا استرازینیکا بی و جونسون آن جونسون بی و سپوتینگ بی و سینو فارم بی بله سینو فارم حتی نو که نهاتیه پسند کرنش WHO و اصوات زانم افروکا 26 افروکا WHO و راوشکارتوان دیرین تخاره که وی واکسینه بلکو پسند بکن چونکه نوکه کم بینا واکسین الجهان آریشکا مزنه بله ام دزوری سر پسیاراتا یا اجباری نوکه اف آریشه در کتین خوین مینی الگل استرازینیکا و جونسون آن جونسون و هاتینا بلاوه کرنه ولو رجوانا یا گلکا کیمه بس راستی شاشیک و مطرسی یه چه کری اجبر هنده نوکه عمل بین دو قطابخانه قطابخانه که بریطانی اف قطابخانه ها ادبیجتن البوما باشتره او کسی چل سالیه کمتر بتن اگر واکسین ورگرد اگر واکسین وایزر آن مدرنه هبت باشتره ور بگرتن و قطابخانه اوروپی بیجتن او کسیت 40 سالیه کمتر اگر واکسین وایزر و مدرنه هبت باشتره بله او کسیت دی اوید عمری تواناش ویرجی پترتر و هیچ مطرسی سروانینه حتی نوکا استرازینیکا واکسینه کارسانه و افروکا محکمه رخراوه پزشکی یا بریتانیا کو سکالک سر شرکت استرازینیکا یتومار کری کو 5 میلیون دوزت واکسینه نگهشتین اروپا فاواد زورتن بوهنده کو واکسینه استرازینیکا یا هر واکسینه که پسند کریا و چاوه وی عالم حمیه یلسره کو اف واکسینه هنه تیتب کار اینان لوجستیکاوه و بلابونه وی واکسینه آسایه الدرجه که عادی نورماله و هر وصا بهای که کیمه زۆر باشە کەواتە یعنی هیچ بربەستێکی زانستی تند نییە لە بەردەم بەکارنهێنانی ڤاکسینێکی وەکو ئەسترازێنیکا. بله نوکە گەلک تۆژینەوەی تۆتی نەچێکردنی ئەف تۆژینێت هەنێ هەندێک تشتێت ئینای نەدەرێ کو ئەف شۆشیە چێبی ئەف خوینمەیینە چێبی کو دگەرتەوە کو بەرگریە لەشی دژێ وان پارچت اوید ویروس بکار اینای اوید وکتر بکار اینای اوید بجنه ناقل لقاحی بکار اینای اف ویروس تنه هندک انتی بودیسیت چی بین دیجی وان امید بجنه پلیتلیتس آن پارچت خوینه اواد بشته پی دی اف 4 یه چی کری بس حتی نوکا تو جینت زانستی که نهاتین سر بو انه او صدیصد بینما شکک و گمانک سر هنده های لورا حتى نوكا فاكسينا استرازينيكا هيش اتيتاب كار اينانه حتى جونسون آن جونسون ادبيجم اوان دروجا دا امريكا والاف دي اي زفران دن كجارا كادي بيتاب كار اينانه پشتي راوستان دنكا قاتل سرهاتي كرن وڵاتێکی وەکو ئیمارات ئەمە دوات کۆمنت بێ کاکتۆر چونکە کاتم زۆر کەمەوە ئەگەر بە کورتی پێم بڵێ ڕاچیە لەسەرەوەی وڵاتێکی وەکو ئیمارات کە نزیکە لە کۆنتترۆلکردنی ڤایرەسەکەەوە تەنها بە ڕێژەیەکی زۆر چینیەکەواتە ساینۆفارمی بەکارهێنا ئایا ئەمە نابێتە باگراوند و ڕفرەنسێکیش بۆ ڤاکسینەکەی چین ئەگەر زۆر بە کورتی ئەو وەڵامەشم بیتەوە بله وکی مگوتی رخراو جهانی افروکاری نشتخاری کو پسند دماهی که دل سر واکسین سینوفارم دنز واکسین سینوفارم واکسینه که پاتا کار اینانه و مرحله سیه الامارات دست پیکر و با هر وصل ترکیه تقریبا 11 دولت دست پیکر و ریجا افکتیونیس گهشت 8% جبر هندی نوکا WHO یلوی آستیا کو وی واکسینه بکتت لیستا کوواکسی دا اف کیمیا واکسین الجهان حمی بلاوه بکد و هر وصا جهلایا کول سی مانگا پنج السرسینو واکسی جهر وصارین خاره چونکو یا سینوفارم یا دیاره کو واکسینه کا چه جوازی سر وکی استرازینیکا لینینا
و هر واکسینه که باشش 8% برگیری دتن و سینوواک تقریبا 5 حتی 7% برگیری دتن و هر تبکار اینان بدو جما فجبر هنده که دولت که وکی امارات بکار اینا و سرکفتنک نکای بدست و اینای. پرۆفیسۆر دکتۆر هیشام بایەزید لە زاخۆ ڕاستەوخۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت انشاءالله لە بەرنامەکانی دیکەش زانیاری زیاتر وەردەگرین لە جەناب. ممنون. بێگومان چەند بڵێ لەسەر ئەو بابەتە چەند بیهێنین چەند قسەی لەسەر بکەین هەمووی شتی زۆر هەڵدەگرێت بەڵام ئەوی کە لێرە زۆر گرنگە چەند ئێمە بتوانین بە زووترین کات و لە ڕێگەی ئەو دامەزراوە تەندروستیانی کە ڕۆژانە ڤاکسینەکان دابش دەکەن چەند زوو بکرێ تا ئێستا زۆربەی زۆری پزیشکان لەسەر ئەوە ڕێکەوتون کە باشترین ڤاکسین تەنها ئەو ڤاکسینەیە کە بەردەستە بۆیە دوودڵمە بن و بەردەوام بن لە خۆپارێزی ئەگەر ڤاکسینەکە ژوەر ناگرن هێشتا ئێمە ڕێگایەکی دوور و درێژمان ماوە بۆ خۆپارێزی و بەستنی ماسک و دوورکەوتنەوە لە قەرباڵغی هیوادارم هەموو لایەکتان هەر ساغ و سەلامەت بن و ڕەمەزانێکی ئاسوودە بەسەر ببن.